وەکو هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان بە مامۆستان و فەرمانبەران و چین و توێژە جیاوازەکان ئەوانەشان کە موچەیان یە کاسبکارن دوکاندارن لێرە لەگەڵمانن و هەموو چین و توێژە جیاوازەکان پێکەوە داوای مافەکانی خۆمان دەکەین. داواکاری سەرەکی ئێمە ئەمڕۆ بریتیە لە کۆتایی هێنان بە زوڵمی لێبڕێنی موچە و پێدانی موچە لە 30 ڕۆژارێک کەمتر نەبێت و زایدەن هەدۆزینەوەی هەلی کارە بۆ گەنجان و هەروەها دامەزراندنی ئەوانەی کە دانەمەزراون بە تایبەتی وانە بێژان و هەروەها کۆمەڵێکە خاڵێکی هەیە کە ئێمە داوای ئەەکەین. هاتوینەتە شەقام هەروەکو ساڵانی ڕابردوو داوای مافەکانی خۆمانەکەین. ئێمە هەموو ساڵە بە ئەرکی خۆمان هەساوینی و داواکانی حکومەتیش مافی خۆمان بە بەرامبەر هەموو ئەرکێک مافەیە. ئێمەش داوای مافی خۆمانەکەین.